هاتوو بۆ یاپرا خواردنی گەڵامێ ئەمە یەک پیا و یاپراخ خوا بەڕاستە چوار کوڕیتی هەیە شەرمانە لەسەر یاپرا لە دووەمین هەفتەی فیستیڤاڵی پاییزی هەورامانی جا با بپرسم زانم کاندیدیەکە کۆی کردویتەوە یا هەروە کۆمەڵایەتی وەڵاهی من ئەگەر سەرێکی مێژووی خۆم بکەیت من هەر بە تەبیعەت کۆمەڵایەتیم حەزم بە تێکەڵی خەڵکەیە حەزم لە ڕێزگرتنی خەڵکەیە و لەگەڵ خۆشی و ناخۆشی خەڵکە ئێستاش هاتوو بەڕاستی کەوتیانە لە هەورامان فیستیڤاڵێکەیەتە خۆت ناگری ئەتر لەبێ بچیتە مەنتێقەکە خۆی بۆ خۆی هەورامان ینی ئاوەدانی ینی پێکردین ینی خۆشی بەخوا بە ئەو هەر چاو پێکەی بۆ خۆی برسیتەوێ ئەنجاکەی تێرە شتی ڕەنگا و ڕەنگە بینی جوانیە بینیت سەری هەرچیەکەکەی سەوزاییە هەورامان بە هەشتێکە خوا یاوێتی بۆ میلەتە کاگاراس شایەتیەوەت بۆیە مەروا کۆمەڵایەتیت بەس خەممە دەرچیت بۆ پەرلەمان و جوابی تەلەفۆنی منیژنێتەوە ئەوە یەکێکە لە ڕەخنەکان من ئەگەر خوا کردی چوومە پەرلەمان بەڵێن بە هەموو تاکێکەیەم ڕابردووی ئەم چەند ڕۆژەم شایەتی حاڵە کە تەلەفۆنی کەسم نەپەڕانوە من بۆ خەڵگە چمایەوێ جا باشە گە جوابی هاوڵاتی ئێمە بوونی من لەوێ چییە نابێت لە هاوڵاتی بگرم ئەوە من لێرەوە لە کۆبا سوڵم ئەگەر دەرچوی بۆ پەرلەمان و جواب بنیت و یەکەم کەس خۆمەڵم کاگارا جواب بنێتەوە من هیچ وعدێ نایم تەنها یەک وعدەیەم بەدەر لە کۆبوونەوەی ناو شوێنە گشتیەکان کە ناتوانانی پەرلەمان جوابی تیابێتەوە گە خوا کردی من چوومە پەرلەمان لەوە چێ من تەلەفۆن بۆ تۆ بکەم هاتووی لێرە چی تاقیکەیتەوە خواردنانە تاقیکەیتەوە لێرە کاگارات حەزی لە چییە؟ کەی تێرە بۆنی ینی بۆنی ئەوە لە چێشتەکەی لە خۆتۆ برسیتە بێ شتی هاتەکرێتەوە هاتوو بۆ یاپرا خواردنی گەڵامێ و ئەمە یەک پیا و یاپراخ خوا بەڕاستە من هەموو ینی بەجددی ئەوەی یاپراخی هەورامان نەخوا نازانێت تامی یاپراخ چی وەرە لەگەڵ مامیوان بە بزانە تامی پێشتریانەوە کەس یاپراخ خوا لە ژنەکەیت وەڵڵا جا بۆ پیاو نیم ناکمەگە لە ژنەکەم بەترسم کاکە ئەوە ڕێزە ئەوە ترس نییە ئەوە احترامە بۆ مقابلەکە ئەوەی کە بۆ خۆشی خۆمە بوێت بۆچی بۆ خێزانەکەمم نەوێت بۆچی سەڵکەم لە خێزانەکەم کە منەچم بۆ گەڕان جوانیە بینم بەشەوە بۆ هەمووی ڕقی لێتی کاگاراس لە یاپراخ پیاوان بەعام ڕقیان لێ وڵڵاهی نازانم باوەڕ ناکەم من لە ماڵی خۆمانە شەڕە لەسەر یاپراخ چوار کوڕیتی هەیە شەرمانە لەسەر یاپراخ